لەم دوایانەدا بەرەبەرە ینی بەرزە بێتەوە کو باسمان کردووە بەشێک لە هاوڵاتیان لە بەرەوەی کە نرخەکەی بەرزە بۆ دەچوون ئاڵتونەکانی خۆیانەوەی کە هەیان بوو ئەیان فرۆشت بەڵام هەندێکیش لە ئێستاە پەشیمان بوونەتەوە لە بەرەوەی کە بەردەوام بەرزە بێتەوە تەنانەت داوا کرا هاوڵاتیان زێڕەکانیش نەفرۆشن لە ئێستا ئەو ئاڵتون یا خۆی بە شێوەیەکی گشتیان لەبەر ئەوەی وەک خۆ دوتت پێشببینی ئەکرێت کە نرخی زێر لە ڕۆژانی داهاتوە زیاتریش بەرز بێتەوە. بەڵێ و بەس بەشێک لە خەڵکی ژیاخۆت مەلاکان داوا لە هاوڵاتیانەکەن کە ئاڵتون نەکەنە مەرجی سەرەکی بۆ هاوسەرگیری تەنها بتوان قورئانێکیان ئەڵقەیەکیان ڕێکەوتنێک لەسەر شتێکی تر بۆی هاوسەرگیریەکان سەر بکەوێت یاخود ڕێک بکەون هاوسەرگیریەکان چکە بەشێکی زۆر لە هاوڵاتیان یاخود گەنجان بەهۆی ئەو قەیرانی کە لە ئێستادا هەیە ناتوانن هاوسەرگیری بکەن و کاتێکە لە زۆر گەنجە پرسی ئەڵێ بۆ هاوسەرگیری ناکی ئەڵێ نرخی زێر زۆر بەرزە بێتەوە و ناتوانم لە ئێستاە هاوسەرگیری بکەم. بەڵێ بەڵێ دواتر هاوکارمان وەرەگرینەوە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی زێر دنیا بەڵێ ئێستا گفتوگۆی بابەتی تەوەری دۆمانەکەین لەگەڵ میوانەکەمان کە بەپێی تازەترین توێژینەوە بەکارهێنانی شاشەی زیرەک چ مۆبایل بێت چ ئایپاد بێت لایەنە باشەکەی هەیە بەڵام لایەنە خراپەکەشی هەیە. بەڵێ چەندین توێژینەوە کراوە پێشتر وە چەندین پرۆگراممان کردو ئاکەم بەسەرەوەی کە شاشەکان زیانێکی زۆر بە مناڵان ئەگەێنێ هەتا هۆشداریش دراوە لەو بارەوە. بەڵێ پێشتر دەوترا تا تەمەنی 3 ساڵ پێویست ناکە شاشە زیرەکەکان مناڵان بیبینن یا خودبەری بکەون چونکە دەبێتە هۆی ئەوەی کە مێشکیان لاواز بێ بەڵام ئێمە زانیاری لەسەر ئەم بابەتە لە میوانەکەمان وەرەگرین کە ئەویش مزەفەر جەبار کە توێژەرە لە هەڵەبجە لەسەرم بابەتە زانیاری زیاترمانێتێ سلااو لێ بێتۆم کاتەوە باش. کاک مزەفەر بەیانیت باش. سڵاتان لێ بێ سلااو ئێوە و بیسەر و بینەری شاشی ڕەنگینی کورسات. زۆر سپاس. ئەم توێژینەوەی کە لە ئێستادا کراوە دوایین توێژینەوەیە ینی بابەتەکانی لەسەر بابەتە چێواتە دوایین توێژینەوە لەسەر شاشە زیرەکەکان دەڵێت چی؟ جارێکتر سلااو بۆ جەنابتان و سلااو بۆ بیسەر و بینەری کورسات. ئەم توێژنەوەی ئێمە کە لە پارێزگای هەڵەبجە ئەنجامان داوە لەلایەن تیمێکی فەرپسپۆڕیەوە کە پێک هاتوون لە توێژەرانی ئەکادیمی و دکتۆرانی پسپۆڕی منداڵان و پسپۆری دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتی و پسپۆری دیکەش پێویست بابەتەکە لە پارێزگای هەڵەبجە ئەنجامان داوە لەسەر 655 منداڵ لە هەردوو ڕەگەز و لە ناو سنتەری پارێزگا و دەری سنتەری پارێزگاش ئەنجام درراوە. کۆمەڵێک دەرەنجام و داتای نوێ ئەخاتە بەردەم خوێنەر و دایکان و باوکان کە لە ڕاستیە هەندێکیان تا ڕادەیەک شۆکی هێنەرە و هەندێکیشیان مای لەسەر وەستان و پێداچوونەوە و تێڕامانە. بۆ نمونە لە کۆی توێژینەوەکایمان دەرەکەوێت کە لە 1960 منداڵان لە پارێزگای هەڵەبجە و ئەکرێم داتایە بۆ بەشێکی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش تا ڕادەیەک دروست بێ کە لە 1960 وەکوتم نادروست ناتەندروست شاشەکان بەکارهێن و لە 1930 منداڵانی بەشداربووی توێژینەوەکە شاشەکان بە شێوەیەکی تەندروست بەکارهێنن. باشە مامۆستا مزەفەر من ئەپرسم چەند مناڵ بەشداریان لەم توێژینەوەیە کردووە و تەمەنیشیان بە شێوەیەکی گشتی لە نێوان چەند بووە؟ وەکوتم توێژینەوەکە لایەن تیمێکی فەرپسپۆڕی و لە پارێزگای هەڵەبجە ئەنجام درراوە. 655 منداڵ وەکو ئەندام بۆ توێژنەوەکە وەرگیراون و لەو ژمارەیە لە هەردوو ڕەگەز وەرگیراواتە کوڕ و کچ وەرگیراون تەمەنی بەشداربووانی توێژنەوەکە منداڵانی خوار 12 ساڵە کە ئەمەیان لە ڕاستیە تا ڕادەیەکی وەکوتم شۆکهێنەرە چونکە تەمەنی منداڵی هەژمارەکرێ بەکارهێنانی ئەو ماوە زۆرە و ئەو جۆرە لە بەکارهێنانی شاشەکان بۆ منداڵانی خوار 12 ساڵ مای سەرسوورمانە ئەکرێ ئەم ژمارەیە و ئەم کاتی بەکارهێنانە لە مناڵانی 12 ساڵە کە ئەبنە هەرزەکار لە ڕاستیا جیاوازتر بێت کە ئێمە ئەمە وەکو کەیس وەرنەگیراوە لای ئێمە. بەڵێ وەکو پێشتر باسم کرد پێشتر دەوترا دەبێت تا تەمەنی 3 ساڵ مناڵان یاخود مناڵی بچووک لەم تەمەنەیە شاشەی زیرەک نەبینێ هەتا بە تەلەڤیزیۆنەکانیشەوە کە بەردەوام لە ماڵی هەوڵمانە ئیشەکە لە ئێستادا بەپێی ئەم توێژینەوەی بەڕێستان تا چەند تەمەنی چەند مناڵەکان شاشەی زیرەک نەبینن؟ لە ڕاستیا بەپێی توێژینەوە زانستیەکان منداڵانی خوار 2 ساڵ بە هیچ شێوازێک بۆیان نییە
ئامێرە زیرەکان و شاشەکان بەکاربهێنن لە 3 ساڵ بۆ 5 ساڵ بۆیان هەیە تەنها یەک کاتژمێر ئەوش بە چاودێری دایک و باوک و تەنها ئەو بەرنامە و ڤیدیۆیانەی کە گونجاوە و دایک و باوک بۆیان دەستشانەکە بە پسپۆڕانی دەرونی کۆمەڵایەتی و پزیشکانی دەرونی یان پزیشکانی پسپۆری منداڵان بۆیان دەستشانەکەن تەنها سەیری ئەو بەرنامە و ڤیدیۆیانە بکەن کە گونجاوە بۆیان ئەو بەکارهێنانە لە ڕاستیە بۆ تەمەنێکی زیاتر ئەکرێ کەمی جیاوازتر بێت تا سەعات و نیم تا 2 سەعات تا 2 سەعات و نیویش درێژە پێشێ بەڵام ئەوەی شۆگهێنەرە کە منداڵان لەو تەمەنەیە لە ڕاستیە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی چۆنیەتیەوە بە شێوازێکی زۆر هەڕەمەکی شاشەکان بەکارهێنن بێت سانسۆر بەشێکن لەو کەیسی کە وەرگیراون. بەڵێ مامەستا مزەفەر بە پێی توێژینەکەی ئێوە چەند مناڵ گرفتی تەندروستی کوردمەودا و دوورمەودایان هەبوو؟ شتێکە ئەبێ ڕوون کرێتەوە ئەمە لە کۆمەڵانسیا بابەتێکمان هەیە کە بە تیۆری ئۆکبرن بەناوبانە ویلیام ئۆکبرن ئەو پێی وایە کە کۆمەلگا بریتە لە دوو لایەن لایەنی مادی و لایەنی معنەوی لایەنە مادیەکە بریتە و تەکنۆلۆژیا و بینا و سەیارات و پێشکەوتنە مادی کە لە بەچوی خۆمان ئەیبینی و هەستی پێکەین وەکوە پێشکەوتنە معنەویەکە کە بریتە لە عادات و تەقالید و هۆشیاریمان بەرامبەر بەکارهێنانی ئەم جۆرە لە تەکنۆلۆژیا و مادیانە ئەو پێی وایە کە لایەنە مادیەکە زۆر بە خێرایی گەشەیەکە و لایەنە معنەویەکە لە بەرامبەرە بە هێواشی و بەتیئی گەشەیەکە و لەم نێوانەیە بۆشاییەک دروستە بێت لە نێوان باڵی مادی و باڵی معنەوی کۆمەلگایە کە بریتە لە ناهۆشیاریمان و ئەو پێوتە تەخەلوفی حەضاری یان دواکەوتنی شارستانی لە ڕاستیە ئێمەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئێمە هەرێمی کوردستان زۆر بە خێرایی کەوتنی ناو ئەم بۆشایی حەزاریەوە و لە ماوەیەکی زۆر کەمە پێشکەوتنە مادیەکان گەشتن بە تەواوی ماڵەکان لە بەرامبەر هۆشیاریمان لە بەرامبەر بەکارهێنانی شاشەکان تەکنۆلۆژیا بیناکان ئیلە ئاخری زۆر بە هێواشی گەشەی کرد لەبەرەوە ماکە تەندروستیەکانی ئەم جۆرە لە ناهۆشیاری لە ڕاستیا زۆر بە خێرایی دەرکەوت بە پێی توێژنەوەکەی ئێمە لەکووتمان لە سەدا 33 تەنها لە سەدا 33 منداڵانی بەشدار بوو توێژنەوەکە شاشەکان بە دروستی بەکارهێنن و لە بەرامبەرە ئەمانەی کە تەندروست شاشەکان بەکارهێنن دووچاری ماکی تەندروستی کورتخایان و جێشخایان بوونەتەوە ماکە تەندروستیەکان کورتمەودا و درێژمەودامان هەیە کە بەشێکی هەرە زۆریان بەداخەوە ماکە تەندروستیەکان لەسەر بە دیار کەوتووە لەوانە ماکی تەندروستی کورتخایان وەکو دەست و پلئێشە شان سەر ئێشە خەوزڕان و ماکی تەندروستی درێژخایان لەوانە پەیوەندیەکانی نێوان خەمۆکی و ماکی تەندروستی جەستەیی دیکە کە لە منداڵەکانە بەدیار کەوتون و ئەوانە بە پێوەری تایبەت لە توێژنەوەکەیە دەستشان کراون ئەمە جگەلەوەی کە داتایەکی سەرسۆهێنەری دیکە لە توێژنەوەکەی ئاماژەی پێکراوە لە سەدا 12 منداڵانی بەشداربووی توێژنەوەکە دووچاری ئالوودەبوون بە شاشەکانەوە بوون کە لە ڕاستیە ئەمە ئێجگار مەترسیدارە و ئەمان خاتت بەردەم واقعەیەکی جیاوازتر چونکە ئەم ژمارەیە کە لە سەدا 12 لە ئالوودەبووانی شاشە بەراورد بە تەواوی دنیاوە بەراورد بە حتا بە چواردەوری خۆشمان لە دەوڵاتانی چواردەوری خۆمان ڕێژەیەکی ئێجگار بەرزە. بەڵێ مامۆستا با باسی جیاوازیە بکەین لە پێشترە کە ئێمە بەردەوام بەس سەیری تەلەڤیزۆرمانە کرد و کاتێک کە تۆزێک نزیک دانیشتین پێیانەوتین وەرنە دواوە لە بەرەوەی چاو کزە بێ ئەمە تەنها چاوکزیەکە بەڵام لە ئێستادا تەواوی مۆبایلەکان نزیکن لێمانەوە بەم شێوەیە ئەیگرین و ئایپادەکانیش بە هەمان شێوە ئەمە بۆچی مناڵەکان یاخود لە ئێستا تەنها ئەمانوێ ئایپادەکانمان بەدەستەوە بێ لە بەرەوەی کە نزیکترە و زیاتر ئەتوانین کۆنتترۆلی بکەین یاخود جیاوازیەکی چییە؟ ڕاستە شتێکە جێگەی تێڕامانە ئەوەیە کە شاشەکان بۆ خۆیان قودرەی ڕاکێشانیان هەیە یعنی وا لە بینەر و تەماشاکارەکەن کە زیاتر ئالودەی بن و زیاتر سێ بکەن و کاتێکە من مەسەرەن دامناوە بە ماوەی 20 خولەک شاشە بەکارهێنم لە کۆتایە سێکەم 2 سەعات لە کاتەکەم ڕۆشتووە چونکە خودی شاشەکان وا بەرهەمهێنراون کە توانایی ڕاکێشانی جەزبی بینەریان هەیە بەکارهێناریان هەبێ ئەم بابەتە لە ڕاستی ئەمە کاتێک لەگەڵ دایک و باوکان قسەکەین شتێک ئەڵێن کە تا ڕادەیەک بۆ ئێمە جێگەی نیگەرانیە ئەوان پێیان وایە کە ئەڵێ منداڵەکەم ئەزام سەری چێکە باش بەکاری ئەهێنێت لە ڕاستیە ئەمە دیوێکی بابەتەکەی دیوێکی دیکەی بریتێ لە ئەوەی ئەگەر هات و زۆریش بە تەندروستی بەکاری بێنێ شاشەکە و ئیسپادەشی لێ بکە
دووبارە هەندێک ماکی تەندروستی دیکە لەسەر جەستی منداڵەکەت لەسەر دەرونی منداڵەکەت لەسەر ئاستی زیرەکی و توانایی تەفکیری منداڵەکەت بنیاد دەنێ ئەم ماوەی کە بەکارهێنێ بۆ شاشەکە وەکوتم ئەگەریشات و لەشتی زۆر بە قەڵکیشا بەکارهێنا دووبارە ماکی تەندروستی لەسەر جەستەی لەسەر دەرونی لەسەر هزری لەسەر توانایی تەرکیزی لە قوتابخانە توانایی علاقاتی لەنێو خێزان و دەرەوەی خێزان توانایی تەکەیوفی لەگەڵ هاوڕێیانی دەرەوەی خێزانەکەی خۆی دروستەکە. بەڵێ مامەسا مزەفەر وەک هاوکارم ساراش باسی ئەو بابەتی کرد وەک ئاشکرەیە کە ئەم ئایپاد بێ مۆبایل بێت هیچ فلتەرێکی لەسەر نییە مناڵ بە ئارەزوی سێری هەموو شتەکانەکات ئەرچی چیە ئەم فلتەرە دابنرێت یاخۆ ڕێگری بکرێتەوەی کە مناڵ هەندێک شتێکن سێری نەکا کە بۆ تەمەنی ئەو نەبێت کاگاکەم لە ڕاستە لە توێژنەوەکەی ئەمە کۆمەڵە ڕاستپاردە و پێشنیارمان خستۆتە بەردەست کەسانی دیکە لە ڕاستە توێژنەوەکەی من توێژنەوەکی گشتیە جنابتان ئازانن کە توێژنەوە چەند جۆرێکی یەکێ لەو توێژنەوانە توێژنەوە بۆ ناوەندێکی ئەکادیمی ئەنجام دێ توێژنەوەکە هەیە بە دەستگایەکی تایبەت ئەنجام دێ بەڵام توێژنەوەی ئێمە تا ڕادەیەک توێژنەوەکی کۆمەڵایەتیە و ئەکرێ هەر کەسێکی دیکە لەم کۆمەلگایە بیخوێنێتەوە سوودی دەبینێ کەواتە توێژنەوەیکە بۆ هەمووان کۆمەڵێک دەرەنجام و ڕاستپاردە بە دیار کەوتون کە ئەمە خاتە بەدەم بەرپرسیارەتی لێوردبوونەوەی زیاتر کەواتە ئەرکی هەر یەکە لە مامەسا مزەفەر کەواتە دەرەنجامەکان مەترسیدارن جگە لەوەش مادام بابەتەکە زۆر هەستیار و گرنگە بەنیاز نین ئەو توێژینەوەی کە بە شێوەی تیم ئەنجامتان ناوە لە شار و ناوچەکانی تیژ ئەنجامی بن بەڵێ لە ڕاستیات وەکوتم توێژنەوەکە گشتگیرە و تەنها بۆ لایەنێکی دیاریکرا و گرنگ نییە بەڵکو بۆ تەواوی کۆمەلگا گرنگە بە خۆشحاڵیەوە کە ئەبینین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن گرنگێکی زیاتر بە توێژنەوەکەدەن ئەو مای دڵخۆشیە بۆ شاشی ڕەنگینی کورسات لەمڕۆوە سپاسیانەکەین کە گرنگی زیاتر بەم بابەتەستانستیان مامەسا مزەفەر ئەنجامەکان مەترسیدارن بەڵام ئەنجامدانی بەداخەوە کە بەشێکی زۆر لە ئەنجامەکان بەڕاستی مەترسیدار وەکوتم 12 لە سەدی منداڵانی بەکارهێنەری شاشە تووشی ئالۆدەبوون بوون کە ئەمە لە پێشتی شاوتم داتایەکی ئێجگار مەترسیدارە چکە کاتی ئەڵێ ئالوودەبوون بەڕاستی بریتێ لە کۆمەڵێک دەرەنجام و دەرهاویشتی زۆر مەترسیدار لەوانە منداڵەکە بە بەردەوامی مێشکی لای ئایپادەکەیەتی و ناتوانێت پێ ئایپادەکەی هەنگاوێک بڕەوە و باین زوو کە لە خەو هەڵەستێ یەکەمیشت کە دەستی بۆ بە پێش دەم و چاوشۆرین و چالاکی و پەیوەندی کۆمەڵایەتی ناو خێزانەکەی دەستبردنە بۆ شاشە و بۆ ئایپاد و بۆ مۆبایلەکەی و علاقاتەکانی گوازراوەتەوە بۆ ئەو تۆڕە لە ئۆنلاین کە لە ناو ئایپاد و شاشەکەیە دروست بوون جیاواز لەو پەیوەندی کە ئەکرا لە نێو هاوڕێیان و لە ناو خزمان و لە نێوان پەیوەندی دەرەوەی شاشە و ئایپاد بنیاد بدرێت بۆیە داتاکان بەڕاستی مەترسیدارن و لە سەدا 87 بەشداربووانی توێژینەوە کە تووشی ماکی تەندروستی کورتخایەن بوونەتەوە ئەمە جگە لەوەی کە بەشێکیان تووشی ماکی تەندروستی درێژخایەن بوونەتەوە کاتێک کە وترێ ماکی تەندروستی درێژخایەن لە ڕاستیا وەکو کێشەکانی بینین یان ئازاری پشت و ئەوانە یان کێشەکانی تەرکیز کاتێک بەشێکی زۆری ئەو منداڵانی کە ئەمە ڕاستی مەترسیدارە بەشێکی زۆری منداڵانی کە دووچاری بوون لە ڕاست بەشێکیان ساناخەم بەشێکیان لە ماوەی 6 مانگات سەردانی پزیشکی پسپۆری منداڵانیان کردووە کە لە ڕاستیە ئەمە ئێجگار مەترسیدارە ئێمە خاتەوە بەردەم واقعێکی جیاواز کێشە دەرونیەکانی پەیوەست بە شاشە وەکو گۆژەگیری خەو لێز کێشەکانی خەو کە کاتێەوە تێ کێشەکانی خەو بریتێرەوەی کە خەوی لێ ناکەوێت یان خەوی پچڕە یان خەوبینینی ناتەندروستی هەیە منداڵەکە لە پڕ لە خەو ڕائەسڵەکێ لە پڕ خەونی ناخۆش و ناتەندروست دەبینێت کە ئەو خەونانەی بۆ منداڵێکی لۆ تەمەنیا بەڕاستی شۆکهێنەرن بەڵێ تەنانەت خواردنیشیان باشین هەتا ئایپادەکەیان لە بەردەمانە بێ نان ناخۆن بەشێکی زۆری لە مناڵەکان مامۆستا باز دەکرێت کە بەشێک لە مناڵەکان لە یوتیوب یا لە مۆبایلەکانیا سەیریشتی ترسناکە ئەکەن ئەمە کاریگەری لەسەر دەرونیان نابێت سەیریشتی ترسناکەکەن کە بەڕاستی بۆ ئەوان گونجاو نیە لە ئێستاە پرسیاری پێشتان کە بریتی بوو لەکۆی فلترێکدا بردێ بۆ شاشەکان لە ڕاستیا پێویستیکەم بەم پرسیاری جەنابتەوە ساناخان وەکوتم ئێمە هۆشیاریمان لە بەرامبەر بەکارهێنانی شاشەکان لە بەرامبەر تەکنۆلۆژیایە زۆر بە هێواشی گەشەی کرد لە بەرامبەر ئەو هاتنەی کە ڕوبەڕووی وڵاتی ئێمە بوویەوە شتێک کە مای سەرسوورمانە 655 منداڵ لە هەڵەبجەیە وەرگیراوە
لە سەدا سەدی بەشداربووان شاشەکان بەکارهێنن باشە لە سەدا سەدی بەشداربووان پەیوەستن بە شاشەکانەوە کەواتە هیچ یەکێک لە ئەندامانی کۆمەڵگەی توێژینەوەکەمان نەبووە کە شاشەکان بەکار نەهێنێ ئەمە ڕاستیە ئەمان خاتە بەدەم واقعەکە ئەبێت جیاوازتر بیکەینەوە و ئەبێ توێژنەوەی زیاتر ئەنجام بدەین و دەستگا پەیوەندیدارەکان ئێمە پێشنیارمان کردو بۆ وەزارەتی پەروەردە کە لە پرۆگرامەکانی خوێندنا جیاوازتر بڕوانێ و کاری جیاوازترکەوە بە جددی لەسەر ئەم پرسە بوەستێ ئەمە جگەلەوەی کە ڕاستپاردە بۆ دایکان و باوکان ئێمە چی بکەین تاوەکو منداڵەکانمان بەشێک نەبن لەو داتا مەترسیدارەی کە ڕوبەڕوومان بۆتەوە دایکان و باوکان ئێمە هەمیشاڵێ منداڵ ئەبینێ نابیستێ بەشێکی منداڵان بەهۆی بینینەوە چاو لە ئێمە ئەکەن کە بوونێتە مامۆستا مزەفەر بە پێی و ئاماژانی کە باست کرد لە توێژینەوەکەیە کەواتە ئێمە پێویستمان بە پلانێکی گشتگیر نییە لەسەر ئاستی خێزان و کەرتی پەروەردە و تەنانەت حکوومەتیش بە شێوەیەکی گشتی ئەم توێژنەوەی وتم توێژنەوەیکی گشتیە واتە بۆ هەموو کۆمەلگا بۆ هەموو کۆمەلگایەوە ئەبێ هەمومان بەشێک بین لە سەروەستانی ئەم توێژنەوەی هەمان خاتە بەردەم واقعێکی جیاوازی کە ڕەنگە تا ڕادەیەک پێی ئاشنا نەبوو بین و ئەبێ شۆکێک لە دامودەستگای پەیوەندیدار دروست بکە و لە خێزان دروست بکە و کەسانی باڵادەست و قسە ڕۆیشتو دروست بکە چی بکەین تاوەکو ببینە بەربەستێک و ڕێگرێک لە بەردەم ئەو واقعی کە ئەکرێت دروست بێ پەروەردە ئەتوانیت چۆن بەشێک بی لەم پلانە گشتگیرە وەزارەتی پەیوەندیدارەکانی دیکە دەستگا پەروەردەیەکان ڕاگەیاندن کەسانی توێژەر و مەسەن ئەکادمیستەکان چۆن ئەتوان بەشێک من لە پلانێکی گشتگیر بەڕوبەڕووبوونەوەی واقعەکە لە ڕاستیات لە کوو لە توێژنەوەکە وتمانە ئێمە داهاتوێکمان لە بەردەمان نابێت ئەگەر بەم شێوازە بڕۆین داهاتوێکی پرشنگدارمان نابێت ئەگەر منداڵانمان بەم ئاراستەیە بڕۆن چونکە توانایی تەفکیریان زۆر لاواز بووە توانایی تەرکیزیان لە قوتابخانە لە ناوەندەکانی دیکەی دەستگا پەروەردەیەکان لاواز بووە و توانایی تەکەیوفیان لەگەڵ هاوڕێیانیان لاواز بووە بەشێکی زۆری علاقاتەکانیان گوازراوەتەوە بۆ دنیایەکی ئۆنلاین و دنیایەکی خوازرا و دوورکەوتونەتەوە لە دنیای هەبووی کۆمەڵایەتی و چالاکیە جەستەیەکانیان بەڕادەیەکی ئێجگار زۆر کەم بووەتەوە و تەنها بۆتە چالاکیەکی بینین و دەست جوڵاندن یعنی لەو دوانە زیاتر چالاکیەکی ئەوتۆ بۆ بەشێکی زۆری ئەو منداڵانە نەماوەتەوە مامۆستا ئەو دەرەنجامانی کە هەند لە کۆتایی ئەم توێژینەوەی کە ئێوە کردوتانە بڵاوی دەکەنەوە بۆ لایانی پەیوەندیداریا خۆت لەلایانی میدیاکانەوە بۆی کە توێژینەوە یا خۆت کاری لەسەر بکەن یەکێک لە ڕاستپاتەکانی توێژینەوەکە بۆ ئەکادمیستانی دیکەیە کە ئێمە هاتووین لەسەر 655 منداڵ لە پارێزگای هەڵابجەیان توێژنەوە ئەنجام داوە ئەکرێن توێژنەوەی لە شاری دیکە لە ناوەندی دیکە ئەنجام بدرێ چکە جیاوازی بەدی ئەکرێ بەڕاستی لە نێوان وەکو توێژنەوەی ئەنجام ئاماژەی پێکردووە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان منداڵانی شارنشین و ئەطراف یعنی دەرەوەی شارنشین منداڵانی شارنشین بەداخەوە کە زیاتر ئالوودەی شاشەکان و منداڵانی ئاستی ئابووری بەرزتر زیاتر ئالوودەی شاشەکانن بە کۆمەڵی هۆکاری و اعتباراتی دیکە کە ڕەنگە دەرفەتی باسکردنی هەمویان نەبێ بۆیە ئێمە تا ئەو جێی کە تواناییمان هەبێ دەرەنجامەکانی توێژینەوەکە بۆ ڕاگشتی بڵاوکەینەوە لە ڕێگەی ڕاگەاندنەکانی هاوشێوەی جەنابتانەوە بەسپاسەوە و توێژینەوەکە بەسپاسەوە لە گۆڤاری زانکۆی گەرمیان بڵاو کراوەتە ئەومە جگەلەوەی کە چەند پەیج و ئەکاونتی دیکە توێژینەوەکان بە هەند وەرگرت و بڵاویان کردوێتەوە ئەخوازم ئەم توێژنەوەی بەشێک بێ لە گۆڕانکاری ئەرێنی لە داهاتووی منداڵانی هەرێمی کوردستان چونکە بەداخەوەکە ئەگەر بەم شێوازە بڕۆین وەکو داهاتوویەکی مەترسیدارمان هەیە و منداڵانی داهاتوومان ببوورە ئەم بابەتە هەستیار و گرنگە نەک چەند سەعاتێ چەند پرۆگرامێکی شوێ بەڵام ئێمە کاتمان نەماوە ئەگەر بە کورتی پێمان بڵێ چه داواکاریەکتان بۆ دایکان و باوکان هەیە بۆ خێزان بەگشتی بۆ مناڵەکان بەدڵنیایی دەستان خۆش بێ سپاس بۆ جەنابتان دەڕاستیات بەشێکی زۆری تەوسیەکە بریتێ لە دایکان و باوکان چونکە علاقاتی یەکەمی منداڵ لەگەڵ دایک و باوکە ئێمە تا چەند علاقاتی کۆمەڵایەتی ناوخێزان بەخۆت بکەین ئەوەندە کاریگەری شاشە لەسەر منداڵەکانمان کەمەکەینەوە تا چەند کاری گروپی لە ناو خێزانە زیاد بکەین ئەوەندە بەکارهێنانی شاشەکان کەمەکەینەوە تا چەند چالاکی جەستەیەکان زیاد بکەین هاوشێوەی یاریکردنی لەگەڵ منداڵەکانمان هاوشێوەی چوونە دەرەوە دروستکردنی علاقاتی ئیجتیماعی سەردانکردن و سەردانیکردنی یەکدی و میوانی و پەیوەندی خزمایەتی بەهێز ئەمانە هەموو بنە کاریگەر لەسەر کەمکردنەوەی شاشەکە ئەمە جگەلەوەی کە ئێمە خۆمان
سەرمەشقێکی باش بین و کووتم منداڵان ئەبینن ئێمە ئەبینن و بەشێکی زۆری قسەکەمان هەر نابیستن بۆیە ئێمە ئەگە بمانەوێت ڕێنیشانەرێکی باش بین ئەبێ باش خۆمان بەکارهێنەرێکی تەندروستی شاشەکان بین. باشە بەڵێ مامۆستا مزەفەر جەبار لە هەڵەبجەی ئەزیزەوە سوپاس بۆ زانیاریەکانت سەرکەوتوو بنەوە هەمیشە.